ئێستا کەشوهەوایەکی زۆر تەماوی سارد لە چیاکان بەفەر دەبارێت نمەباران لە نێو شاردابوونی هەیە ئەمەوە کات کە تۆ ڕێگر بێلەوەی کە گەشت و گەڕانەکانت ئەنجام نەدەیت ئەمە پرسیارەیە کە دەبێت ئێستا کە دانیشی بەدیاریەمەوە لە خۆتی بکەیت ئایا لە ڕۆژی سەرما و سۆڵەدا تەنها بی لەوە دەکەیتەوە لە بەردەم زۆپایەکی ترێکدا بنیشیت و خۆت گەرمکەیتەوە یان کەسانێکی تریشان نەخێر جلوبەرگی تایبەت لەبەر دەکەن و دەچن سەرکێشی دەکەن دەچن چێژ وەردەگرن وەرزشە لەگەڵیدا ئەمڕۆم تەوەرەمان تایبەت کردو بە شێوازی چێژ وەرگرتن لە گەشت و گەڕان و بە تایبەتی لەم کەشە ئەمە کەیسە هەمانە لە پشتی ئێمەوە لەم کەشانەدا دەبێت چۆن بێ خات و پەیمانتەها شاخەوان کە بەڕێزیان ساڵانێکی زۆرە لەم بارەدا کار دەکەن و بە هەزاران ژن و پیا و ڕۆژانە بە دوای خات و پەیماندا دەڕۆن بۆ سەر چیا و سەرکێشیەکان خات پەیمان بەخێر بێت ڕۆژێکینەت باش بۆ ئێوە خۆشحاڵ بووم بۆ جاری دووەم لەگەڵ ئێوە شادبووم سپاس بۆ کەناڵی کورسات ئێمەش خۆشحاڵترین ئەمڕۆ بە جلوبەرگی شاخەوانی شەو بەردەوامە بینرێتەوە بەڵێ هەر ئاوا ئامادەی دایمەن هەر دایمە ئاوا حازرم باشە ئەم کەشەی کە ئێستا هەیە بەڵێ ئێوە تا چەند سوودی لێبینن لەم کەشانەدا ئێوەش بیرەکەنەوە کە دابنیشن لە ماڵەوەیان نەخێر هەرگیز شتی وا ناکەین ئێمە من ئەمێ و پێ بڵێم من قەت لەبەر ئاگر دارانیشم جلەکانیشم تەنها ئەم چاکەتە تەنکەوم تیشێرتە بێ قۆڵەیە ئەمە سار نییە بۆ ئەم وەرزە پەیمان خان تۆ ئەگەر لەگەڵ سروشتا ڕابی نە چۆن لەگە سروشتا ڕابی ئەگەر تۆ هەمیشە لە سروشتابی گوێنەی بە سەرما بە گەرما ئیتر تۆ لەگەڵ سروشتا ڕای پێویستە بەبەر ئاگر و خۆگەرمکردنەوە نییە هەرچەند ئاگری دەرەوە تاموچە هەتا سامن لە ژوورەکەم ئاگرم دانەگیرسانوە سەرماشە نابێت سەرماشم نابێت کە وەرزش بکە سەرمای کەمترە بێ سەرمای کەمترە بێ بەڵێ جارجار قاسمەتە زێ لە بەفرا بەس ژێ نایەمێ تایبەتمەندی و پێڵاوی کە هەیە بۆ وەرزشی شاخەوانی بێت چی بێت بەڵێ تایبەتمەندێکەکە ئەمە پێڵاوی شاخە ئەمە بتوانن ئەو پێڵاوانەمان ئەمە پێڵاوی ئەدیداس لە هەمان کاتا گۆرتێکسیشە یعنی ئاودانایە بە هیچ شوێ ئاو ناچێتە ناوی ژێرەکەی هەندێک بینیمانە ئاسنە ئەوە بێ وا بێ ئەوە بۆ سەر بەفرەکە بەستوێتی خۆی ئاسن نییە ژێرەکەی ئاسنێ هەیە ئامێرەکە پێڵێ هین کرامپۆنی پێ ئەڵێن خۆت ئەی بەستی لە پێڵاوەکانت ئەمە بۆ حاڵەتێکە کە بەفرەکە بەستبێتی تۆ نەخزەی لەسەر ئەیش تایبەتمەندی خۆی هەیە بزانانی چۆن بەکارێهێنی چونکە ژێرەکەی تیژە خوان خواستاگەر بکەوی لانەوەی لە دەوروبەر بێ برینارێکی بکەیت و ئازارێکی زۆریش پێوە لە هەمان کاتا لەوانەیە گەر بە خۆشە بە سەریا بکەی برینار ببی ئیتر ئەبێ کە ئەوەش بەکارهێنا بە هەمان شێوە لەسەری تەجروبە هەبێ باشە جاڵانە کەسی وا هەیە ئەڵێ من پەڵاوی وەرزشی یان کالەی باشم هەیە مارکەیە ئایا بۆ شاخەوانی ئەبێ بەڕاستی ئەبێت یان نە هەر ئەبێ حتمما ئەو پێڵاوە تایبەتە بێت بۆ وەرزی زستان و سەرما ئەبێ ئەم پێڵاوانە بێ نیوپوت بێ نیوپوت بێ بەڵێ چونکە تۆ کە نیوپوت بوو گێتەر هەیە بەسی هەتا ئێرەیە لێرە لەم قەتانە لەم قولاپەی ئەیت کە لەمەدا ئیتر ئاو لێرەوە بەفر لێرەوە ناچێتە ناوکە نەرس و ئیتر تەڕ نابێ قاچێ لێریشەوە تەواو تۆ زمانی ئەو هەیە کە ئاو ناتە پێڵاوەکانتەوە ئاو دانایەت بە هیچ شێ قاچی تەڕ نابێت پێڵاوێک جیا هەیە مەسەلەن بۆ ناو ئێسان کەشانەکە بەسەر شاخاڕی خۆمی قوڕە بەڵێ بۆ ئەمەیان چییە ئەوە هەر پێڵاوی هەر ئەم پێڵانێک بەڵێ قوڕاوی بێدوانی ئەتوانی پاشکی باش ئێستا بەم پێڵاوانەوە بەم جلوبەرگەوە ئەگەر بە تەمابن لەم وەرزای شوێن بدۆزنەوە کوێ جوانترین باڵێنیان باشترین و گونجاوترین شوێنەکانە جوانترین شاخ ئێسا لەم کاتا پیرەمەگرونە بەڵێ دێنێنا پێرێ لەوێ بووم باشە کە ئەچنە نێو بەفرەوە بێگومان سەرمای ئەوێ جیاوازە لە سەرمای ناو شار و هەندێک شوێنی تر چۆن خۆتانی بۆ ئاماداکەن هەم لە ڕۆی چێژ وەرگرتنەوە ینی تۆ بە چێژی لێ ببینی پێش هەموو شتێوانی خات و پەیمان چێژی لێ وەرنەگرم هەر ناڕۆم وانە بەڵێ ئەم چێژە بە چییە ینی سەک بۆ منە قسەیەکەم کەسێک ڕەنگە دانیش بە سەیرێ ماکاڵە باشە چوون بۆ نێو سەرما و خۆڕەخکردنەوە چێژی چییە بەڵێ وەڵامی خات و پەیمان وەڵامی من ئەگەر تۆ شاخەوان بی وەرزشەوان بی لە هاوینا گەرماو نەبێ یعنی تامی سروژ ناکەی لە زستانیشە ئەگەر سەرماو نەبێ ینی هەر شاخەوان نیت یعنی ئەبێ ببیتە بەشێک لە سروشت بەڵێ ئەبێ تۆ کە شاخەوان بووی چوویتە سروشتەوە ڕاهاتی ئەبێ هەم گەرما
تاقیکەیتەوە هەم سەرماش تاقیکەیتەوە هەردووکیشی چێژی تایبەتی خۆیە هەم سەرما هەم گەرمە ئێستا لاانێ کەسی واشێ پێیمان خانتۆزە سەرما بردەڵە بێ پترسێ بڵێ بەخوا من بە کاڵکی ئەم کەشە ئەم باڵێن شاخەوانی ئێستانان بۆ ئەوانە جلی تایبەت هەیە قەمسەڵە هەیە بەڵێ قەمسەڵی تایبەت هەیە کراوەتەوە قەمسەڵەمان هەیە پەڕە بە هیچ شوێ سەرما و نابێکێکی تەبەرێت تیشرتمان هەیە هەمووی قماشەکەی پولارە ئەوە هەر سەرما و نابێت ئارەقەکەی من بەمانەوە ئەڕۆم ئارەقەکەم کە ئاچمە سەرەوە فکرمانە جوڵەی پەرداوە تۆ ئەجوڵێ بە شاخێکی سەختی وەک پیرەمەگرو ناسەرەکەی ئەو نەتەچێتە بەفرەوە تەبعاً هیلاکەبی ئارەقەکەیتەوە لەبەر ئەوە کە ئارەقیشە زۆر کرد لە ڕێگە توانای ڕۆشتنە نامێنێ لەم حاڵەتە چێکە بێت کەمترین جل لەبەرکەی هەتا ئەگەیتە ئەو شوێنێک کە ئاماسەکە کەشتی تە ئەبێ ئەنج ئەبێ چاکەتێکی گەرم لەبەرکەی بۆ ئەوەی تەشەنووز نەکەیت و تووشی ڕغبوونی ماسوولکەکان کاتە کاتێ وەستا اینجا بەڵێ ئەو کاتێکی ئەوەسی باشتر ژوای بە سووکی بڕۆی واتە کەمترین جل لەگەڵ خۆتاکیید ئەگەر جلەکانە وەک وتم ئەگەر جلەکانە زۆر گەرم بێ ئیتر ئارەقێکی زۆر ئەەکەی کە ئارەقێکی زۆری کرد ئیتر تەواو یعنی گیانە هەموویدا ئەبەزێت توانای ڕۆشنە نامێنێ زوو هیلاکە دەسەکەی بە هەناسە بڕکێ تۆ ئەم ڕێنمایانە بەردەوام بە شاخەوانەکان بەڵێ من جاری ئەمەم لە ملایەکە ئەڕۆم سەرەکەم بە شوێنێک سەختە ئەمەش لێکەکە من جان تاکەمەوە لەبەرەوەی گەرمە کە گەرمیش بوو تااقەتی ڕۆشنە من نامێنێ باش چیتر لەگەڵ خۆتانە بن بەدەر لە جل و بەرگی پێویست بەڵێ لەم وەرزەیە دەستێ جلی زیادە ئەبین کینە کۆڵە پشتەکانمانەوە مەتەری ئەبین چاکەتی مەتەری درێژ ئاودامان هەتا خوارەوە ئەوای کێنە بەرمانی تر احتیادی نەخۆمان و نەجانتامان پەڕ نابین جووتێ پێڵاوی زیادەش ئەوە زۆر زۆر زەرورە وەکو هەموو جارێمەڵێن پێڵاو دڵی شاخەوانە لە شاخە دڵی دووەم پێڵاوەکانتە کە پێڵاوەکانە تەڕ بوو دڕا تۆ ئەو ڕۆژە تاواپەک هیچ پێ ناکرێ هەر لەم دوێنێ پێرێ شاخوانێکمان لەسەر و پێڵاوەکانی دڕابوو شێرەکەی لێ بووبەوە کە هاتە خوارەوە حاڵی زۆر پەرێشان بوو لەو حاڵەتانەیە کە دووچاری حاڵەتی نەخوازراوە بن ڕاهێنراون کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتیانەیە بکەین یان حاڵەتی زۆر هەیە بۆ منش شاخەوانمان بینیوە تووشی بەداخەوەبەری ناریە بێت ورانەوە بێت لەم حاڵەتانەیە چی یەکەن خات پەیمان بەڵێ بەداخەوە هەتا ئێستا ئێمە لە کوردستان بە تایبەتی لە سلەیمانی هیچ دەورەیەکی فریاگوزاری سەرەتایی بۆ ئێمە نەکراوەتەوە کە زۆر زۆر زەرور بوو بۆمان بکرێتەوە لەلایەن چه حکوومەت بێت چ لە یەکێتی شاخەوانی بێ هەتا ئێستا ئێمە بە شێوەیەکی زانستی ئەوە نازانین ئەوەی کە خۆمان فێر بووین بینیمانە لە تەلەڤیزۆن و لە هەنێ بەرنمەیە تەنها یەشێک کە زەختی دابەزێت چی لێ بکەین باشە بەرز بۆ چی لێگە یا شەکرەی دابەزی ئەمە شتێکی سەرەتای هەموو مرۆڤێک ئەیزانێ یاخواانە خواستە تووشی بورانە و بوو شێوازی CPR و ئەمانە خۆمان شتێکی لێ زانین ئەوەی بتوانن بتوانین یارمەتی ئەین بەڵام وەکو شێوەیەکی زانستی بەداخەوە هەتا ئێستا هیچ دەورێکمان لەو دەورێ بۆ نەکراوەتەوە ئیتر خواوەشیلی خۆمانەی نەدەست قەدەر و ئەڕۆین سەلامەتیش زۆر خات و پەیمان لەگەڵ هەموو ئەمانەشە ئەزانین کۆمەڵە گۆڕانکاریش هاتووەتە ئاراوە تەکنۆلۆژیای و ئەم بابەتانە کە ئەوەی ترەگەڕێتەوە بۆ خۆتان تا چەند سوودی لێ ببین من هەندێک جار بەداخەوە گوێم لەبێ بە تایبەت لە وەرزی زستانە کە بەفر زۆرە بارێت و ئەمانە شاخەوان ون ئەبێ لە شاخە تا چەند ئێوە کەرەستە پێویستەکان GPS و ئەمانەتان پێ یان بیری لێکەنەوە لە زستانانە ئەگەر بەرەو ناوچەیەکی بەفرایی دوور چوون ئەمانە لەگەڵ خۆتانە ببن بەڵێ وەڵاهی من وەکو خۆم هەتا ئێستا ئەو شتانم هیچی نییە چونکە ون نەبووم بەڵام لە شەوی هێڵدایە گەشتێکمان کرد بەرەو پیرەمەگرون تانیوی شاخەکە ڕۆشتین ئیتر من ئەگەر من بەرنمەیەک هەیە لە مێشکی خۆمە ئەگەر شوێنێ ئەقلم بڕیتی هەموو کورد بڵێ مە ڕۆڕۆم بەڵام کە زانیم ئەقلم نای بڕێ هەموو کورد بڵێ بڕۆ ناڕۆم ئەگەر ڕێمەوە کاری ئەم گەڕانەوە و یان بەردەوام بوونە چێ بۆ نمونە کەش و هەوا بینی باشە یان مەسەڵەن هۆکاری تر بەڵێ سەرەتا کە بەڕێکەوتین کەش و هەوا زۆر نالەبار بوو یعنی ڕۆشتین کردی بە ڕەشەبا و تەمێک من ئێرە بۆ تۆ کەسم نابینی نەتەتوانینە عینەک لە چاوتا بۆستێ نەمە تەریش بە ژیانتەوە بۆستێ لەبەر بەهێزی ڕەشەباکەی لەگەڵ ئەو شاتەرزەیەکی زۆر ئەباری کە لێی ئەیای تر ئازارێکی زۆر بەدەم و چاوتەکەوت کە دیار بوو ئیتر من لەکسەر وتم کاکە من ئەگەڕێمەوە من شەڕم پێ لەگەڵ سروشتا ناکرێت سەرکێشی نەکەیت نایکەم سەرکێشی ناکەم چونکە لەگەڵ سروشتا سەرکێشی و ئینکاری ناکرێت بەجددی من گەڕامەوە لەگەڵ چەند برادێکا گەڕین و مەجموعەیەکمان هەر ڕۆشتن بەداخەوە بوو شەو سێ کەسمان لە شاخەوانەکان ڕێگان لێ هەڵە بوو کەمپینەکان نەدۆزی بوو لە شوێنێکی کە
کەمپیان لیا بوو بە زۆر بە هیلاک چوو بوون بەجددی ئازابوون کە خۆیان گرتبوو لەبەر ئەو ڕۆژە باوزریانەی پیرەمەگرونە ئەبێ بێنەوە تا بەیانی بەڵێ جا لە هەمووی ناخۆشتر خەتیشیان نەبوو تەلەفۆنمان بۆ کردن پەیوەندیمان ناکرا پیان نەئەگەشتین ئیتر من وەکو خۆم لەگەڵ دوو نەفەری خۆم سەرکەوتین لەگەڵ یەک دوو برادەریکە چوین بەهانانەوە بۆ پیرەمەگرون خۆشبەختانە من لە نیوەی پیرەمەگرونە پیان گەشتم بەڵام بەجددی حاڵیان زۆر خراپ بوو هەمووتان مەگربەیە کۆناڕۆن ئاوا بۆ نمونە هەندێکتان ئاوا بەڵێ ناڵم تیمێ بووین هەموو پێک هاتوین لە چەند گروپێک من بۆ نمونە من لە گروپی خۆم تەنها خۆم چوو بووم بەس خۆم چوو بووم بەس خۆشم زوو بۆی گەڕامەوە بەڵام بە ڕۆژی دوایتر خۆشبەختانە فریای ئەوان کەوتین و هێنامان نەخوارێ و چای گەرم و کولێرەی گەرم و ئیتر شتما بۆ بردوونە ڕێ خواردیان و سوپاس بۆخوا کە سەلامەت بوو خاتوێمان لە وەرزی سەرما ئەم وەرز و کەشانەدا ئەو خواردنانی کە بێ شاخەوان پێ بێ بۆ چێژ وەرگتن لە دیمەنە جوانەکانی سروشت و هەم بۆ وەرگرتنی وزە و تاقەیەکی تریش دەبێت چی بێ بەڵێ ئەو خواردنانە ئێستا کە وەرزی سەرمایە ئەبێشتی گەرمە پێ بێ یا تەرمۆزەیە چاوێ تەرمۆزەیە قاوە بێ یا شیر بێ ئەمانە ئاوی گەرم زۆر زەرورە لە شاخە بەرزەکانە چونکە تۆ سەرمایەکی من ئاوم پێ بۆ ڕۆژە لە جانتاکەما کە دەرمێ ناوی خۆم سێرەکەم بەستێتی لەم حاڵەتە ئەو ئاوە ساردە بخۆیەوەی کە وێرانەبی لەبەر ئەو تەرمۆزای ئاوی گەرم پێ بێ ئەو ڕۆژەی سوادەیەکی چاکی زۆر کوڵاو بێبی لەگە خۆتا ئەتوانی زۆر خۆش لە بەفرم تێکرد تۆ ساردم کردەوە زۆر گەرم بوو خواردنەکانیش بە تاکی دەبێ خواردنێکە پێبێ کە گەرمە کاتەوە بۆ نمونە خورما و پێبێ هەنگوینە پێبێ پەتاتەی کوڵاو بێ هێلکە بێتر ئەمانە هەر کەسە بە گوێرەی حەزی خۆی خۆی ئێمە باسی چێژیشمان کرد ئەو ڕۆحی با بڵێن بەرادەرایەتیە لەناو ئەندامەکانە ئاری زۆر تام و چێژی گەشتەکە زیاتر ئەکا هەر ئەگەنە شوێنێک هەمووی کۆ ئەبنەوە بەیەکەوە دەستەکان لە ئاگرکردنەوە چا دروستکردن خۆی چێژەکە لەوەیە کە ئەگە ئەبێ بەنیوە ڕۆ هەمومان دائەنیشین لە شوێنێکە هەر کەس و شتێکی پێوێ دایەنێ ئیتر تۆ پاروێ لەوە خۆیت و ئەو لەوەخوا ئەوە یعنی ئەوەنەی کە ڕۆحی وەرزشی لە ناو تۆیە گەورە ئەبێ ینی ئەوەنەی کە چێژە پێ ئەبەخشێ و ئاواتە خوازی جمعیش کە ژەمە دووبارە بێتەوە ئێمە جمعی ڕابردوو لە گەشتێکا بووین لە پیرەمەگرون بە دیوی قزلەرە ئەشکەوتێ بوو کە چوین من هەراوە بە دەوری شاخەکە فڕێکم لێە بە کوردێکی خۆمان کە هاتمەوە سەیرەکەم برنجی کوردی لێنراوە مری شکستور کراوەتەوە ئەوە چی یەکچێکمان لەگەڵا سنوورخانی ناوە چێشتی لێ نابوو لە ئەشکەوتەکەیە تام و چێشی لەولا هەر بە بۆنەکەی شێتە بووی برنجی کوردی و مریشک لە ئەشکەوت و بارانە خۆی زین چەند بەتامان بێ ئێوە ناخۆش جاوەعد وایە بۆ گەشتی داهاتوش ئاری ببەن لەگەڵ سوێنەی شەڵا بە تەمای شاخی چایرین شاخێکە لەبەر تەمەکە دیارنیەگەر لێرەوە دیارە بەرامبەر پیرەمەگرونە بۆ چێوێتان بژاردە وەڵای لەبەرەوەی شاخێکی خۆش و بەفری پێوەیە و تر هاوڕیانیش حەزیان لە خلیسکێنەی سەر بەفرە و حەزیان لە شوێنی سەختە کەمێ سەخت بێت دەرفەتە بێ شەڵای مەشامەدا تۆ بی بە شوێنێکی ئاسانە ئەو بە حەزش لە خلیسکێنە بوو خلیسکێنە بکە احتیادیە دەستە خۆش زۆر سپاس بابەتە